بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی دانوستانەکانی رووسیا و ئۆکراین. ئەمڕۆ بڕیار وایە لە تورکیا بەڕێوە بچێ. دانوستانەکان پێشتر بڕیاری لێدرا بوو ڕاستەوخۆ دۆناڵد ترامپ چاودێری دەکا بەڵێن وابوو کە ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا خۆی ئامادە بێ و زەلێنسکیش بەڕێگە بوو بۆ تورکیا ئەو دەچێتە تورکیا و خۆی بەشداری بکات لە گفتوگۆکاندا. بەڵێن وابوو کە بڕۆبەڕووی یەکتر گفتوگۆ بکەن، بەڵام پوتین هێشتا نەچووە. زانیارەکان لەنی تا ئێستا ڕوو نییە ئایا دەچێت ئەمڕۆ دەچێت سبەینە گفتوگۆکان بەڕێواچن، بەڵام وەکو بەڵێن بوو ئەمڕۆ گفتوگۆکان دەست پێ دەکەن. ئەوەی گرنگە نیەتێک هەیە بۆ ئاشتی و دانوستان کە دۆناڵد ترامپ ڕاستەوخۆ سەرپەرشتی دەکا. گفتوگۆکەین لەبارەی ئەم دانوستانەوە و کاریگەری لەسەر جیهان لەگەڵ بەڕێز دکتۆر هەستیار کەمال مامۆسای زانکۆ. دکتۆر سڵاو لێبێ. بەخێراتی. دکتۆر بڕوانینی تۆ ئەم گفتوگۆیانە نەتیجەی ئەبێ دەگەن بە ئاشتی؟ ئەگەر ئێمە سەیری بکەین لە ڕووی مێژوویەوە لە سەرەتاو بەر لە دروستبوونی ئەوەی کە ئەم جەنگە دروست بێت، ئەوە 3 ساڵێک خەریکە بەرەو زیاترە چێ ئەم جەنگە کە بەرکەوتێکی زۆری هەیە. لە سەرەتاو بەر لەوەی کە ئەم جەنگە دروست بێ پوتین خۆی ئەو قسانەی ئەمڕۆ هەیەی لەگەڵ قسەی پێش دەست پێکردنی شەڕ هەمان وتەی هەبووە کە ئەیەوێت استراتیژیەت و ئەمنیەتی رووسیا بپارێزێ. ینی هەمیشە چاوەڕێی دانوستانەکە، بەڵام دانوستانێک بەو شێوازی بەر لەوەی بچێتە جەنگەوە ئەمنیەتی تەواوی رووسیا دەسەبەر بکە بتوانێت کە برەو بە لایەنە بازرگانەکانی خۆی بە. ینی پوتین لە دوو کاتیجیاتان بڵم لە ماوەی 2 مانگە، مانگی 4 و مانگی 5 ئێشتا بە هەموو ناکاتە 15 ڕۆژ، 2 پەیامیە. هەم پەیامەکە ئەتوانین بڵین پەیامێکی نەتەوەیی بوو لەلایەکی کە پەیامێکی ئاینیشیە. پەیامە ئاینیەکەی لە ڕۆژی ئێستردەیە بوو لای مەسیحەکانم ڕۆژە ڕۆژێکی زۆر پیرۆزە گوایگیانی مەسیحیت کە ئەگەڕێتەوە ئیتر ژیانێکی هەتاهەتایی وەکو ڕەمزێک بۆ ژیانێکی هەتاهەتایی. لەو ڕۆژەیە ئاماژەی بە رووسیا و گرنگی رووسیا کرد کە ئەوان ئەیانەوێت دانوستان بکەن کە ئەوان هەستەکە ئێستا لە سەرکەوتنێکی گەورەیە و لەگەڵ ژیانێکی هەتاهەتایی تا سەرایە بۆ رووسیا. بەڵام داوای ئەوەی کرد کە بتوانێت ئاماژەی بۆ کرد کە ئەو ئامادەی ئاشتەواییە و ئامادەیە لەژێر چاودێری سین و ئەمریکادا بێ. ئەمە هەر بۆ خۆی هاوپەیمانێک بۆ ئەمریکا خاتە دروستەکە، هەنێک هاوپەیمان بڵێ یەکێکی کەژ ئەهێنێتە ناو بارودۆخەکەەوە کە لاوانێمە بۆ ئەمریکا شتێکی ناخۆش بێ، چونکە پێشتر هەر ئەمریکا سەرپەرشتیەوەی کردەوە. ئەمە وەکوای تهدیدێکی بکات تا ڕادێک ئەگەر تۆ ئەم ئاشتەواییە بەرقەرار نەکەی ئەوە من پەنابەمە بەر سین. لە هەمان لە ڕۆژی سەرکەوتنی پێڵێن لە نوێی 5 ئەم ڕۆژە هەموو ساڵانە هەموو ساڵێک رووسیا ئەم یادە ئەکاتەوە، چونکە ئەو کات سۆڤێت توانی شکست بە نازیەکان بێنێ لە نوێی 5 لە ساڵی 1945 یادی 80 ساڵی کردەوە. ئەمە زۆر گرنگە لەو یادەیشا باز لەوە ئەکات کە ئەو ئامادەی ئاشتەوایی و ئەم کاتە میسریشی لەگەڵایە. واتە ئەگەر ئەمریکا یا پشتگیری تەواوی سەرکەوتنەکەوت ئەوە نەکا بۆ شێوازی ئەوروپا وەلا بنێ، جیهانی عەرەبی و سین هاوپەیمانین بۆ سەرکەوتن. باشە دکتۆر، وەکو دێڵێ ینی پوتین هەر ئەو قسانەی سەرەتایە کە دەیکاتەوە ئامادەیە بۆ دانوستان بۆ ئاشتی، بەڵام بۆ مەرجانی کە خۆی دەیەوێ واتە هیچ جۆرە سازشێکی پێوە دیار نییە لەو مەرجانی کە هەر پێشتر و توێتی من بەم مەرجانە هەموو کات ئامادەم بۆ ئاشتی. ئایا بۆ ئۆکراین و بۆ ئەوروپا ئاشکەنمایندی ئەوروپاکە بۆ مەرجانە ڕازیە بن؟ لە ڕاستیا بێ ڕازی بن، چونکە رووسیا خۆی هێزێکی زۆر گەورەیە، توانایەکی باشی سەربازی هەیە، توانایەکی ئابووری گەورەی هەیە و ئەگەر سیرکەی بەر لەوەی کە هەمیشە بەر لەوەی پوتین بڕیارێ بە ئامادە باشی تەواوی کردووە. پوتین کە بینی ئۆکراین ئەمریکا ئامادەباشی بۆ ئۆکراینەکە، یەک لەو ئامادەباشیانی کە کردوێتی چییە؟ لە یەکی 5 دانیشتنێک لە نێوان جێگری زیلنیسکی و لەگەڵ هێنی دەرەوەی ئەمریکا ببوورە لەگەڵ کەسێک لە ئەمریکا وەک نوێنەرێک هاتە ئەوێ دانیشتنێکیان کرد، عەقدێکیان مۆر کرد. ئەو عەقدە ئەمریکا لەگەڵ هەر وڵاتێکا کە کردی و کۆ وڵاتە وابەستەی تەواوی سەربازی ئابووری خۆی ئەکە. هەتا کاتێک کە عێراقیان ئەڵێن عێراقیان ڕزگار کرد، عێراقیان داگیر کرد بە هەر شێوازێک لێکدانەوەی بۆ ئەکرێ. لە کاتی عێراقیشە بۆ ماوەی 3 ساڵ
عێراقیان لە ڕووی داهاتەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی بانقەکانەوە لە ڕووی سەربازیەوە تا ڕادەیەک وابەستەی ئەمریکا کرد یعنی ئەو ئیشەی کە ئەمریکا ویستێتی کردوێتی بۆیە پوتنیش بە هەمان شێوە هات دانیشتنێکی کرد لە کۆنگری لوتکەی لەگەڵ چینە لە ڕووی سەربازی لە ڕووی ئابووری بە هەموو شێوازێک لە ڕووی تەکنەلۆژیشەوە ئەو لەگەڵ کۆنگری لوتکەی لەگەڵ چینە هاوپەیمانێتێکی بەهێزی بەست دکتۆرە میکە تۆ دەیڵێکەوەتە ئەمریکا بەرژەوەندی خۆی دەوێنێت ئاشتی لە جیهاندا لە ئەساسەوە هەموو وڵاتان ئیش لەسەر بەرژەوەندی خۆیانەکەن کێ اقتصادێکی بەرزتری هەیە ئەتوانێت ئاسایشی نێودەوڵەتی نەخاتە مەترسیەوە ئەو وڵاتە بووی هەیە بڕیار بە چونکە تۆ لە ڕووی ئابوووریەوە هاوکاریکەرێکی باش بووی توانایەکی باشتە بێ ئاسایشی جیهان بپارێزی بەڵام بۆ یەکێکی وەکو ئەمریکاش بە هەمان شێوە لە سەرەتاوە خۆی شەڕەکەی کرد بەڵام لە ئیستیا ترامپ لە قسەکانیا باسی لەوا کرد ئەبووای ئێمە ئەم جەنگەمان نەکردە بەڵام هەدەفی خۆی پێکاوە ئەمریکا ئەو عقدەی کە مانگی سێ داوای کرد لە زیلنسکی مۆریکا و لە تۆڕەبوونێکی گەورەیە عقدەکەی بەجێ هێشت ئیمزای نەکرد دەرێنانی کانزا بە نرخەکان ئێستا لەو عقدە گەورەتریان کردووە لە یەکی پێنجە عقدی نەوت کانزا ئەلەمنیۆم هەموو سامانە سروشتەکان بەڵام وەکو یەک قازانجی لێ بکەن ئەو عقدەی یەکی پێنج سندوقی بە ناوی بنیادنانەوە ئەو ئینیان کردەوە بەڵام بانقەکانی ئۆکراین بە ئەمریکاوە بەستراوە بە ناوی بەسەر لە نوێ بنیادنانەوە و بانک هێشتکردنی کۆمپانیا و بەرهێنانەکان بە شێوازێکی زۆر گشتگیر بۆ وڵاتانی کە لە ژێر چاودێری ئەمریکای بۆ ئۆکراین ئەگەر لە مانگی سەیە ئەمەی قبول کردای زیلنیسکی زۆر بە بچووکتر ئاشتەوایی قبول کردایە دەسەڵاتی ئەمریکا زۆر بە بچووکتر لەوێ بوو بەڵام ئەوروپا هەمیشە وڵاتانی تری ئەوروپا بە تایبەت ئەڵمانیا هانیان بۆ جەنگێکی گەورەتر لە ڕووی سیاسیەوە ئێستا تەحکوم کێ پێوەیەکە وڵاتانی ئەوروپا بەس قازانجی نییە بە دیاریکراوی بۆچی ئەڵمانیا ئۆکراین هانەدا بۆی کە لە جەنگەکە بەردەوام بێ ئەڵمانیا بەهێزترین دەوڵەت بۆ لەسەر ئاستی ئەوروپا لە ڕووی ئابوووریەوە ئێستا هەروە خۆی بینێت ئەگەر لە ئیستا سیر بکەین ئەم جەنگا گەر یەکلایی بێتەوە هاوپەیمانێکی 90 ڕۆژ پەیوەندیەکانی سین و ئەمریکا لەسەر ئاستی عالم وەکو لە پەیوەندیەکی کاتیە لەژێر تەجروبیان خۆیان ئایا ئەتوانن ئاشتەوایی هەموو جیهان بە شێوازێک ڕابگرێت کە ئەوان لەو شەڕی پێشووتران نەبن ئەگەر لە بیرمان بێ پێشتر ئەمریکا لە 145 باجی خستبە سەر کەلوپەلی سینی لە عقدەکەی جنێفا کە دانیشتن لە 145ەکە بووی کردن لە 130 لە بەرامبەر سین لە 125 بۆ دانابوون ئەویش دای بەزان بۆ لە سایدا بۆ ماوەی 90 ڕێژ لەژێر چاودێریان ئایا ئەتوان ئاسایشی جیهان ڕابگرن ئایا ئەتوانن ئێستا خۆی ئەو کێشەی خۆیان دروستیان کرد لە پاکستان و هیند ئایانەوەی ئەوروپا نەبێتە گەورەیەکی کە چکە لە ڕووی اقتصادی و توانایی نییە تا بڕیار بە لە ئاسایش و بازرگان کرد خۆیان دروستیان کرد لەبەری ئەزان اقتصادی خۆیان هەم گەورەترە هەم بەێسرە ئەتوان خۆشیان بڕیار دەربن لە ئابووری جیهان بە هیچ شێوازێک سین مداخلەی ڕاگررتنی ئاسایشی جیهان ناکە سین مداخلی بواری ئابوووریەکە لە ڕووی ئاسایشی جیهانیشەوە هیچ وڵاتێکی تر نە ئەوروپا نە وڵاتانی تر هاوشانی ئەمریکانین بۆی ئەیانوێ خۆیان بڕیار بن لەوەی کە داهاتووی جیهان لە ڕووی بازرگانی و ئاسایشەوە چارەسەر بکەن ئەم ماوەی 90 ڕۆژە ئەگەر نەگەشتنە بڕیارێک دووبارە ئەو جنگانە بەرقەرارە بێتەوە کە پێشتر هەبوو هەموو گیان لی زەرمەند بوو ئێمە ئەزین لە بواری ئابوووریەوە زۆر زەرریان بە جیانگەیان ئەگەر ئەو دانیشتنی ئۆکرای ئەوەی کە ئۆکراین و ترامپ کردیان بۆی کە لەگەڵ لەسەر بابەتی رووسیا لە مانگی سەیە بکرایە زۆر باشتر بوو تا مانگی 5 درێژەی کێشاوە ئێستا هەم رووسیا چوە بەڕقا چونکە رووسیا پەیوەندێکی زۆر خراپی نەبوو لەگەڵ سەرجەم وڵاتانی ئەوروپا ئێستا سەرجەم وڵاتانی ئەوروپا بە تایبەتی 4 وڵاتە گەورەکە زۆر دژی وەستاونەتەوە ئەمە لەلایەک لەلایەکی کە کوشتنیەکی زۆر زیاد کرد خەڵکێکی زۆر ئەوە بۆ لەلایەکی کە دەمی وڵاتانی تری ئەوروپا بە زمانێکی زۆر تونند لەگەڵیان جگەل لەوەی کە رووسیا بە شەڕ ئێستا لە 180 زیاتری گرتووە پێشتر لە مانگی سیا لە 170 گرتە بوو داگیری کردهبوو ئەگەر پێشتر تەساهمیان هەبووە دانیشتنیان هەبووە ئەوە زۆر باشتر بوو رووسیاش هیچ داوا ناکەێت ئۆکراین زەرری کرد کە بۆ گرێبەسێنێکە رازی نەبوو کە لەگەڵ دۆناڵد ترەمپدا لە میدیاکانە دەنگدانەوەی هەبوو ئێستا لە ڕووی ئابوووریەوە گەورەترین زەرمەندە جگەل لە ڕووی ئەم کوشتارە و ژێنەی بەسەری هاتۆ جگەل لە زیانی مادی جگەل لە زیانی ترکە کردوێتی خاکیش لە 100 زیاتر لە 100 زیاتریش بەڵە زیاتر داگیری کردووە پاشەوە ئێستا پوتین نازی زیاترە چکە زۆر هەمیشە لە ناو کۆبوونەوە دانیشتەکانە ئێمە ئامادەی ئاشتەوایین بەو مەرجەی
ئەمنی نەتەوەیی رووسیا پارێزراو بێ ئەمنی نەتەوەیی رووسیا پارێزراو نەبوو پێشتر پێشوی جەنگەکە دەست پێ بکە پێشتر ئۆکراین لی کاتی یەکێتی سۆڤێتە هەم هاوسنووری خۆیانە هەم پسەر بە سۆڤێت بووە. ئەنجا لە ڕووی نەتەوەوە رووسیا سلاڤە ئەوانیش سلاوین لە ڕووی ئاینەوە مەسهەبی ئەرتۆدۆکسین ئەوانیش ئەرتۆدۆکسین یعنی لە زۆر شتەوە هاوبەشن بەڵام کاتێک سەرۆکێک لەلایەن ئەمریکاوە لە وڵاتە دانرا بۆ ئەو بوو بڕیار لەو بە ئەویش ویست ببێ بەیەک بەشێک لە ناتۆ وڵاتێکی سەر بە ناتۆ کەواتە بەرگری سەربازی باش. ئەوروپا بە رووسیاوە ئەلکێ کە پێوی لکە واتە بازرگانی رووسیا لە خەتەرە ئابلوقەی رووسیان بچووکێکەنەوە هەندێک دەڵێن هەرە و هاوبەشە نەتەوەی و ئاینیەی لە نێوان رووسیا و ئوکراینە وای کردووە کە زۆر جار دەستی لێکردە پارێزن لە کوشتنی مەدەنیە ینی بەتایبەت رووسیا هاوڵاتیانی ئوکراینش بە هاوڵاتیانی خۆی دەزانێت ینی بەرپرسەکانیان وا دەڵێن خۆشەویستی لە بینی خەڵکەکە هەیە کۆنتاکتێکی زۆر پەیوەندیەکی زۆر لە نێوان ئێستا لە سەردەمی دەسەڵاتی عوسمانیا زۆری وڵاتەکانی ئەوروپای ناوەند سەر بە عوسمانەکان داگیری کردهبوو بەڵام کە ئیعازێکیان بۆ هاو لە ڕێی پاپا لە رووسیاوە بۆیانە هاو پیانەوت بە ئەوکە بچووک هەمووی ئەوەی جێبەجێ کرد ئەوەی عوسمانی جێبەجێ ناکرد ئەوەی سەرکردەی ناوچەیەکانی خۆیان جێبەجێ ناکرد ئاین لە ڕێی مەحەبەتی دینیشەوە رووسیا پوتین خۆشێزانانی لە چڕۆژە ئاکا ئاماژە بۆکڵێ من ئامادەی ئاشتیم بەو مەجەی استراتیژیەتی رووسیا نەکەوێتە مەترسیەوە هەتا کۆنگرەی لووتکەیەکەی لە بینی رووسیا و سینا بەسرا سیناڵێ من بەرپرسم لەوەی کە خۆم بە بەرپرسێک کە زانم لەوەی کە ئاسایشی ئۆکراین بپارێزرێ من لەگەڵەوانی بەڵام لەگەڵ ئەوەش هەم ئیستقراریەت و سەروەری رووسیان نەکەوێتە مەترسیە و دژی هەموو ئەوەشم واتە ئەوەی کە ئەمریکا ویستی لە ئۆکراین کردی ئەوەی زەرمەندە ئیستا ئەوروپایە ئەوروپا نە اقتصادەکەی اقتصادی جارانە توانای سەربازیەکەی توانای سەربازی جارانە لەبەر ئەوە هەم بەریتانیا خۆشی تا ڕادێکی باش لی کشاوە تۆزانێت توانای ئابووری ئەوروپا ئەوەی جاران نییە ئەگە بەریتانیا خۆی سەر بۆ قاڕەی لی کشابێت و ئەمڕۆ ئەمریکا ناتوانێت مشتێ بکە لەم درێژکردنەوەی ماوەیە تاکە ناتوانین بڵێم تاکە یەکەم سەرکەوتوو سین و ئەمریکا لەبەرەی بە درێژکردنەوەی ئەم ماوەیە ئەوان جێپی خۆیان دانا ئەمریکا خەریب و ئێستێرەیە کوژایەوە ئەمریکا ئێستا کۆمەڵی کێشەی لە ڕۆژهەڵاتیش دروست کردووە لە زۆر شتێکی کەشەوە تا ئێمازای کێشەی پاکستان و هندستانیشێ خۆی ئیسۆک براگەورێک چارەسەریەکە سین باسی شەڕی نەکردو هیچ کاتێک بەڵام لە ڕووی ئابووری خۆی دامی پاکستانەکە چونکە ئەو گەورەترین هێڵی لە کشمیرەوە دروست کردو بۆ لە بینی کشمیر و سینا هەیە ئەو کشمیریش وەکو کێشی سنووری نێوان هندستان و پاکستانە کەواتە ئەو کێشەیەی کە رووسیا ئەمڕۆ ببوورە سین ئەمڕۆ بەرگری لێکە خۆی لە ڕووی ئابوووریەوە هەتا شەڕ بەردەوام بێ ئەوان هندستان ناتوانێت بڕیارێکی تاوابە لە زەریای هندیەوە لە ڕووی ئابوووریەوە سوودی خۆزۆری هەبوو هەتا شەڕ بەردەوام بێ چەکزیاترە بە پاکستان لە ئیستەشە ئەمریکا چەکی زۆری شیاوە پاکستان لەگەڵەوەی هاوپەیمانی هندستانە ئەتە هەردوو لە شەڕەکە خۆشەکەم بۆ قازانجی خۆیان بۆی گەورەیەتێکە لە کۆتایە بخۆیان بمێنێتەوە دو پرسیارم دانیشتەکانی ئەمڕۆ یان سبەی ئەگەر بەڕێوە بچن نەتیجەکەی بەچیەکەوێتەوە بە بڕایتەوە ئەگەر دانیشتنەکە چونکە دیمتریف لە هەر کە بڕیاریان لێدا پێنجشەمە دابنیشن وتی ئێمە بەو مەرجە دانیشتنمانە بێ ئەگەر هاتوو ئەو هاوکاریە سەربازی بۆ ئۆکراینە نێردرێ لەلایەن ئەمریکا و بەریتانیا و بۆستێ ئەبێ مەرجی ئەومان بنێ لە پرۆتۆکۆلی ئیتیفاقیەشە کاتێک سەرۆکێک ئەچێت ئیمزاەکە ئەبێ هەموو شتێک کۆتایی هاتبێ ئەوەی کە پوتین داوایەکە ئاسایش پارێزر ئاسایشی رووسیا پارێزرا بێ کێشەی نیکە چاودێریەکە مهم ئەوەیە ئاسایشیوان کەی پارێزراوە ئەگەر نەبێتە ئەندامی ناتۆ ئەگە وڵاتانی ئەوروپا دەستیتیانە بێ ئەگەر ئەوروپا واز لە ئۆکراین بێنێ اتفاقێکە بوو بەڵام ئەو دانیشتنەی لە بینی زیلنیسکیا ڕۆیە زەرەر لە شعبی ئۆکرانیشەیە سوودەکەی بە قازان سوودیش نییە بۆ ئەوروپا بەس پشێوی زیاکەن ئەمە بەو شێوازەیە بەڵام اتفاقێکە بێت طبعاً واز لە قرم ناهێنێ ئاسایشی ئەو وڵاتە دەسەبەرەکە ئێستا مستحقاتی خۆی زیاترە لە ئۆکراینە پێی وایە حەقی خۆیەتی چکە پوتیناڵێ ئاگربەست ناڵێ اتفاقیە فەرق لە نێوان ئاگربەست و اتفاقیە زۆرە دکتۆرە سیار کەمال مامۆستای زانکۆ سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان سپاس بەڕۆنکردنەوەکانە بەخێرات سەرسەو خۆشەویستان بە یارمەتی هۆکارانم بەنامی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە کاتێکی خۆشخواتان لەگەڵ